لا ئێستادا ماڵی یەکێک لە مێژ و نووس و وەرگێڕ و ڕووناکبیرە گەورەکانی کورد دەکرێتە مۆزەخانە کە ئەویش مێژ و نووس و ڕووناکبیر و وەرگێڕ زۆر بەڕێز جەمال نەبەزە کاکەوێتە یاخود ماڵەکەیەکەوێتە شەقامی ئەسحابە سپی. لە ئێستادا بڕیار دراوە کە ماڵەکەی بە سەرجەم کەلوپەلەکانی و ئەو شتە تایبەتیانەی کە بۆ خۆی بە درێژایی ژیانی بەکاری هێناون باڵێن لەو ماڵەدا وەک مۆزەخانەیەک سەرجەم کەلوپەلەکان نمایش دەکرێت و پارێزگاری لێکرێت. خانووی حاجی تۆفیق محموود خزر ئاغا دزەیە کە دەکاتە باوشی مێژونووسی نێوداری کورد مامۆستا جەمال نەبەس. ئەم خانووە بەشێکی زۆری ژیانی مامۆستا جەمال نەبەس لە سەردەمی مناڵیەوە تاکو و تەواوکردنی زانکۆی بەغا لەم خانووەیە بووە و ئەم خانووە بریتیە لە دوو بەشێکی سەرەوەی کە شوێنی دانیشتن و خەوتن و نانخواردنی خۆیان بووە، ئەم بەشەی خوارەوەشی تایبەت بووە بە مامۆستا جەمال نەبەس کە میوانێکی زۆری هەبووە ڕۆژانە و لەم ژوورەیە دانیشتووە و لەم ژوورەیە پێشوازی لە میوانەکانی خۆی کردووە و میوانەکانی زۆر بوون بە تایبەتی خەڵکە ڕۆشنبیرەکانی ئەو سەردەمەی شاری سلەیمانی، بۆ نمونە مامۆستا ئیبراهیم ئەحمەد و نووری ئەحمەدی دەها، حلمی عەلی شەریف، مامۆستا ڕەفیق چالاک، ئەحمە هەردی و بەشێکی زۆری ئەو ڕۆشنبیرانە بەردەوام هاتووی ئێرەیان کردووە. ئەوانەشی کە دراوسێیان بوون بە تایبەتی ماڵی شەهید شەهاب کە زۆربەی شەوەکان لێرە بوون و لێرە گفتوگۆیان کردووە و مامۆستا جەمال بۆ خۆی یەکێک بووە لەو خوێنەوەرانەی کە لە سەردەمی کۆنا بەشێکی زۆری نووسینەکانی جگە لە ڕۆژنامەی ژین کە بە 5 خشتێکیەک یەکەمین بەرهەمی خۆی بڵاو کردوێتەوە، دوجار لە ڕۆژنامە و لە گۆڤارە عەرەبیەکانیشە بابەتی خۆی بڵاو کردوێتەوە، بە تایبەتی لە سەوت الئەکراد واتە دەنگی کورد و لە سەدال ئەهالی و بەشێکی زۆری نووسینەکانی لەسەر بابەتی زمان و مێژوو بووە. ئێمە وەکو ڕێکخراوی ڕۆشنبیری جەمال نەبەس کە لە ساڵی 2020 دامەزرا بڕیارماندا کە شتێ بکەین بۆ ئەوەی کە ئەم خانووە پارێزراوە بێ و ببێ بە جێگەیەک بۆ خوێنەوەرانی کورد. یەکێک لەو شتە گرنگانەی کە ماهی دڵخۆشیە کە تاکو ئێستا ماوە کتێبخانەکەیەتی. کتێبخانەکەی لە ساڵی 1945 وەستا عەلی نەجار باوکی شەید ئەنوەری عەلی نەجار باوکی بەرسان هەستیاری شاعیر ئەم کتێبخانەی لە ساڵی 1945 دروست کردووە. طبعاً کتێبەکانی بریتین لە بەشی ئینگلیزی، بەشی عەرەبی، بەشی کوردی، چەند کتێبێکی فارسیشی تیا بووە. چونکە مامۆستا جەمال نەبەس لە زمانی ئینگلیزیە باڵادەست بووە. لە ساڵی 1957 گەرداوەکەی شکسپیری لە زمانی ئینگلیزیەوە کردووە بە کوردی و پاشان پاڵتۆی گۆگۆڵی لە زمانی ئینگلیزیەوە کردووە بە کوردی کە ئێستا کتێبەکە لێرە حوزوری هەیە. ئەگەر دیقەت بێی کۆی بەرهەمەکانی شکسپیری هەیە بە زمانی ئینگلیزی و بەشێک لەو کتێبە ئینگلیزیانەی تایبەتن بە ئەدەبی ڕووس و کتێبە عەرەبیەکانیشی زۆری تایە کە
ئەدەبی ڕووسن و ئەدەبی ئەڵمانین و لە کوردیەکانی شابە هەمان جۆر مامۆستا جەمال لەبەس توانیوێتی کە کۆمەڵە کتێبێکی زۆر دانسقە و چاک لە کتێبخانەکەی خۆیان جێ بکاتەوە. لە دوایەوەی کە کتێبخانەکەی بۆ دروستەکە داوایەوەی لێکا کە مێز و کورسیەکی نووسینی بۆ دروستکە. ئەم مێزەش هەر هی ساڵی 1945 و ڕۆژگارەیە و کورسی نووسینەکەشی هەریە و ڕۆژگارەیە و بەشێکی زۆری ئەو کتێبانەی کە کاتی خۆی نووسین و چاپی کردون و بڵاوی کردوونەتەوە لەسەر ئەم مێزە بوونی هەیە. ئێستا و پاشە ڕۆژی نەتەوەی کورد و یەکێک لەو کتێبە نایابانەی کتێبی وەرگێڕان هونەرە. ئەم کتێبە یەکەمین کتێبە کە بە زمانی کوردی نووسرابێت سەبارەت بە دنیای وەرگێڕان کە کتێبێکی زۆر گرنگە و دوایەوە کتێبی سەرەتای میکانیک و خۆماڵەکانی مادە. ئەم کتێبە سنگ و قورسایی خۆی هەیە بۆ خوێندکارانی کورد بە تایبەتی لە قۆناغی سێ ناوەندی تاک و ئامادەی، چونکە بۆچی لەبەروی مامۆستا جەمال نەباس هەموو دەستەواژە ئینگلیزی و لاتینەکانی کردوتە زمانی کوردی بۆ ئەوەی کە خوێندکاری کورد باشتر لە دنیای میکانیک و لە دنیای زانست بکە. و هەندێک لەو کەلوپەلانی کەماوەن کاتژمێرەکەیەتی بۆ نمونە واروەها قەڵەمی شیبەرەکەیەتی و ئەو ڕاستە و قەڵەمانەی کە کاتی خۆی کاری پێکردوون لێرە پاراستومانە و بەشێکی زۆری وێنەکانیمان پاراستووە کە ئەم وێنانە کاتی خۆی شاردبیەوە لەم ژوورەیە و لەگەڵ کۆمەڵێک نامەی کەسایەتی زۆر لە کوردستانە بە تایبەتی ئەو نامانە نزیکەی 150 نامە دەبن. نامەی ڕەحمەتی دکتۆر کەمال فوادی تایە، نامەی هەژار بوکریانی تایە، نامەی مارەم خزنەداری تایە، وەروەها نامەی مەلاجەمی ڕۆژبایانی شەهیدی تایە. کۆمەڵێک نامن کە ئەم نامانە هەر یەکەیان چیرۆکی تایبەت بە خۆی هەیە. تاقمی قەنەفەیەش هەر بە هەمان جۆر هەمان ئەو تاقم قەنەفەیە کە مامۆستا جەمال لەسەری دانیشتووە و میوانانێکی زۆری ئەو سەردەما ئەوانی کە پێشتر باسم کردن هاتوونەتە ئەم ژوورە لەم ژوورە دیالۆژی ئەدەبی و ڕۆشنبیری و زانستی و سیاسی کراوە لەم ژوورە و مامۆستا جەمال لەبەس بۆ خۆی پیاوێکی گەورە بووە و بەردەوام هەوڵی خوێندنەوە و نووسینی زۆری داوە و بەشێکی زۆری ژیانی لەم ژوورەیە بووە تاکو و سیانزەی گوڵانی ساڵی 1962 کە بە یەکجاری بەنیازی خوێندن ڕۆژەتە ڕۆژ ئاوا بەڵام بەداخەوە لە 12 2010 دڵە گەورەکەی لە لێدان کەوت لە بەرلین. ئەمەش ڕادیۆکەیەتی کە ئەم ڕادیۆیە وەکو خۆی ماوە و کارکردنی ئێمە بە تایبەتی هاوڕێی هەژام هونەرمەندی نێودار مامۆستا ڕۆسە ماغالە ئەوە بووە کە بەردەوام ئاگامان لەو شتانە بێ کە لەم ژوورەیە بووە، بە تایبەتی جۆری ئەو پلاکانەی کە لێرەیە ئەیبینن هەروەکو خۆی کۆن پاکمان کردوێتەوە پاراستومانە و سورەیاکان و پانکا و ئەو کەلوپەلانەی کە گرنگ بۆ ئێمە ئەوەیە کە بیان پارێزین بۆ ئەوەی نەوەکانی دوا ڕۆژ
لە ڕاستی ئاستودی دەبینن. ئێمە کتێبخانەیەکی ترمانەیە کە کتێبخانەیەکی گشتیە و ئەم کتێبخانە گشتیە تایبەتە بە هەموو خوێنەرێکی کورد. هەموو خوێنەرێکی کورد دەتوانێت بێتە ئەم مۆزەخانەیە و ئەو کتێبانەی کە هەمانە دەتوانێت لێرە بیان خوێنێتەوە یاخود بۆ ماوەیە گوەریگری و دوایی بۆمان بێنێتەوە. کتێبەکان بریتین لە بابەتی مێژوو، بابەتی زمان و مێژوو ڕامیاری زانست کە ئەوە پێم وایە کتێبخانەیەەکە و لە ڕووی کتێبەکان و دەوڵەمەنەوە و هیوای ئێمە ئەوەیە کە گەنجی کورد خەڵکی کورد سوود لە کتێبخانەکەی ئێمە ببینێ بە شانازیەوە.